لێک نێزی بوونەوە قەوارەی هەرێم پارێزین وەزی ژان و بژێوی خەڵکەکەی چاکەینەوە لەگە بەغدا چۆن کار بکەین بودجەی هەرێمە شتەکان زۆرن پاشان هەموو بێکەوە پێتان دەڵێم. کۆبوونەوەیکی ئاسایی بوو پارتی دیموکراتی کوردستان سەردانی هێزە سیاسیەکانەکەن و هاتن بۆ لای شتێکی معەیەن نەبوو باس لە علاقاتی سیاسی هەردوو لا کراوە ئەوان تەوان ڕەنگە خۆیان ینی بیانە سەردانی هەموو هێزە سیاسیەکان کەن لە ناو سەردانی کۆمەڵیشیان کردو. ینی ئێمە دیارە تەبەن کۆمەڵی ئیسلامی وەکو هەمیشە ئێمە تاکیدمان لەسەر سێ چوار خاڵ کردوەوە. یەکەمێ پێمان وایە واقعی هەرێمی کوردستان و پارتانەی کە دەسەڵاتدارن لە ناویشیاندا تەبەن پارتی دیموکراتی کوردستان ینی واقعی هەرێمی کوردستان خوازیاری ئەوەیە چاکسازی جددی و ڕیشەیی هەبێ و ڕوبەڕووی گەندەڵی بکرێتەوە. ئەمە لەفە عالیقەکانی نێوان هەرێم و بەغدا لە بەرژەوەندی خەڵک چارەسەر بکرێت و هەرێمی کوردستان بچێتە ژێرباری لەگەڵ بەغدا تەبعاً ئیتفاقیەکی واضح هەبێت کە کێشەکانی خەڵک چارەسەر کرێ. ئێمە کرۆکی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کرۆکی ینی ئەو بنەمانی کە ئێمە هەمیشە قسەیان لەسەر ئەو چەند بنەمان ینی ئەم کۆبوونەوە شەر تاکیدمان لەسەر ئەو سیاسەتە نەگۆڕی کۆمەڵی ئیسلامی کرد.